خدای گەورە دەفەرمیایە والذین آمنوا یا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. پێغەمبەری نازدارە فەرمی عليه الصلاة والسلام كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی لە حەدیثێکی تردا إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث. یەکێ لەوانە منداڵ بابەتی ئەمە ئیمانداران و خۆشەویستان بابەتی ئەوەیە باسی مافی مناڵمان کرد چەند خاڵە لە خزمەتی بەڕێستاندا لە وتاری پێشوودا. ئەو شێکەمیان بیر و باوەڕێکی جوان و شرین و دووەمیانشەوەی وتمان هانیان بدەین لەسەر چاکە و چاکەکاری و سێهەم منشوتمان هانیان بدەین بۆ ئەوەی فێری نوێژیان کەین و نوێژ ئەنجام بدەن. خاڵێکی ترمانەوەیە ئەدەب و ڕەوشتێکی جوان و شرین لەسەر باوکە ئەو منداڵە بە جوانی فێرکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لأن يؤدب الرجل ولده خير من أن يتصدق بصاع. پێغەمبەری نازدارە فەرمی عليه الصلاة والسلام باوک و دایک باشتر و چاکتر بۆی وایە ئەدەب و ڕەوشتی شرین فێری منداڵەکەی لێ بکە لەوە باشترە هەموو ڕۆژێ ساعێک بکاتە خێر لە پێناوی خوادا. واتە ڕەوشت و ئەدەبی منداڵ زۆر خێری زۆرترە لەوەی کە سەدەقە بکا و ئاگای لە مناڵەکانی نەبێ. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی لە حەدیثێکی تردا ما نحل والده ولدا من نحلة أفضل من أدب حسنه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ باشترین و جوانترین کە ئەدەب هەدیە باوک و دایک بیداتە منداڵ ئەوەیە ئەدەب و ڕەوشتێکی شرین و جوانی ببەخشێ پێی و بیدا پێی. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم دوو حەدیثەدا ئاماژەی دەکا هانمانەدا ئەبێ وریابین منداڵەکانمان فێری باشە و چاکە ئەوەی کە پێی ئەڵێن بەعام فێری بکەین و هانیانش دەین لەسەر چاکە و چاکەکاری و دووریانشکەینەوە لە خراپە. ئەو کاتەوا بووین بەڕاستی ئێمە باوکێکین ئەو باوکەین کەوا ئەتوانین داوای مافی خۆمان بکەین لە منداڵەکانمان چۆن ئەوان ئێمە داوا دەکەین ئەوان بە قسەمان بکەن ئەبێ ماف و هەرچی لەسەر ئێمەشە باوک و دایک جێبەجێیکەین بۆیان. یان فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم علموا أولادكم وأهليكم خيرا وأدبوهم. واتا خۆتان و ماڵ و مناڵتان فەیری خێرکەن و پاشانشتی فێری ڕەوشت و ئەدەب و شرینیان بکەن. ئەمە پێغەمبەری خوا بە ئەمر هێناوێتی واتە واجبە لەسەر هەر باوکێک واجبە لەسەر هەر دایکێک چۆن هەوڵەدا ڕۆژانە نەفەقە پەیدا بکا بۆ منداڵەکانی ئاوا واجبە لەسەری ئەبێ ڕێنمایی منداڵەکانی بکا لە چاکە و ئاگاداریان بکاتەوە لە خراپە تووشی خراپە نەبن. هەر باوکێک و هەر دایکێک کەم تەرخەم بوو لەمەدا ئەوە با خۆی لە قیامەتا چاوەڕێ بکە خوا محاسەبەی لەگەڵا ئەکا. ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویستان باوکان و دایکان چونکە منداڵ مافی هەیە بەسەری هەموو لایەکمانەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منداڵێک لەگەڵیانانە خوا پێی دەڵێ بچووکترین شت وەک نمونە بێنینەوە فەرمووی یا غولام سەمی الله ئەی منداڵ بسم الله بکە ئەی منداڵ بەدەستی ڕاست بخۆ ئەی منداڵ لە پێشی خۆتەوە بخۆ. ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن منداڵانێ فێر دەکا کە منداڵی خۆی نییە. ئەی چیجا ئێمە منداڵی خۆمان بێ ئەبێ بچووکترین لەمەوە هەتا گەورەترین ئەبێ ئێمە فێری بکەین و بە جوانی و بە چاکی ئەبێ شتی جوانیان فێر بکەین. و خاڵێکی تر ئەوەیە تەماشا بکەین ئیمامی ئەحمەد ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلە گەڕنەوە لە ژیانیدا ئەو کەڵە پیاوە یەکێکە لەو شش کەسانەی کە ئەحادیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانە گەڕنەوە یەکێکە لەوانەی کە زۆرترین حەدیث لەم پیاوە بەڕێزە گێڕاوەتەوە یەکێکە لەوانە پێڵێن سەرمەشقەڵی یعنی بڵین سەرگەورەی حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لای ئەم پیاوەیە
کاتێ ژیان نامەی بخوێنیتەوە تەماشا بکە ئەم منداڵە هەر لە منداڵیدا نەک نوێژە فەرزەکان بەڵکو ئەڵێن لە منداڵیدا شەو نوێشی لەدەست ناچوو. بۆیە خوای گەورە کردی ئەم پیاوە، کردی ئەم کەڵە پیاوە. تەماشاکە شەوێکی زستان دوور و درێژ ئینسان ئەگە لە سەعات لە 11 لە 12 بخەوێ هەتا بەیانی گلەت یان دوو گلەت دێتە خەوە. باشە باوکان و دایکان بۆ ناپرسن لە ڕۆڵەکانتان شەو هەتا نیمەی شەو هەتا 3-4 چی کوڕە چی کچا لەسەر فەیسبوک نوێژی بەیانیش ناکاو ئەخەوێت تۆش باکت نییە وەک باوک و دایک. ئایا لە قیامەتا تۆ محاسەبە ناکرێی؟ ئایا خوا ناپرسێتەوە؟ ئایا وتوتە بە منداڵەکە ڕۆڵە گیان کەمێ بخەوە نوێژی بەیانی دەفەوتێ؟ ئەگەر ئەمە تووتبێ ئەمە حەجەیەکە لای خوا، ئەبێتە حەجەیەک و خوا لێت ناگرێ ئەڵێ خوایە گیان وتم بە قسەی نەکردم. بەڵام ئەگەر ئەمەد نەوتبێ و خەوتبوو گوێت نەدابێ پێی ئەو کاتە وریا بەخوا محاسەبە لەگەڵ منداڵەکەت ناکات، لەگەڵ تۆشە دەیکا، چونکە بۆ نەتوت پێی. ئەبێ وریا بن ئیمانداران، تۆڕی کۆمەڵایەتی مجتەمەعی دنیای تێکداوە، بێ وریا بن. باوکان و دایکانی ئازیز وریای ماڵەکانتان بن. ئەوەی کە ماڵ ئەڕمێنێ ئەوەی ئێرانێکە، ئەوەی لە ناوی ئەدا، ئەوە شیرازەی کۆمەڵایەتی نایە لێ، ئەوە عایلەت تەدمیرەکە تۆڕە کۆمەڵایەتیەکانە. وریا بە خەتێ مەخە ماڵ، معدل خەتێ مەخە ماڵ و باشترین موبایل و چاکترین خەتدانەی بۆ مناڵەکانە چی کوڕ بێ چی کچ بێ. تۆ خۆت سەبەبێکی تۆ شەیطانێکی ئەکبەرت هێناوە لە ماڵا دانت داوە و دوای شێژی مناڵەکانم لە قسەم دەرەچن و بە قسەم ناکەن و ڕێگای لار دەگرن. تۆ سەبەبی، چونکە خۆت هێناوتە. ئەبێ وریابین باوکان و دایکانی ئازیز و خۆشەویست. خاڵێکی تر نەفەقا ئیمانداران و خۆشەویستان، نەفەقە لەسەر باوک و دایکە بۆ منداڵ هەتا گەورە دەبێ باڵغە بێ و هەتا ژنی بۆ دێنێ، هەتا ژنشی بۆ دێنێ، حتا ئەو کاتەیشی دوایەوە ئێستاوای لاتۆ بەداخەوە گەنجەکان زۆر جا ژنیش دێنن هەرە بنە سەرەکەی باوک و دایک دەیان کاتە خێو، ئەوە خێریشی گەورەیە باوک و دایکان دەیکەن. بەڵام ئەوەی کە لە سەری تۆیە وەک باوک و دایک نەفەقەی ئەم منداڵە لە مناڵیەوە هەتا گەورە دەبێ و باڵغ دەبێ و پاشانش هەتا ژنی بۆ دێنی حەقەکانی بە جوانی ئەنجام ئەدەی. پەروەردگار لە قورئاندا ئاماژەی کردووە بەم خاڵە وفرموویەتی پێغەمبەری خوای گەورە وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف. پەروەردگار لەم ئاەتە زۆر شت ئەڵێ. ئێستا دایکی وا هەیە بۆ ئەوەی خۆی تێک نەچێ شیرەکەی خۆی دەگرێتەوە لە منداڵەکەی. خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەیەکە دایکە بێ 2 ساڵ شیر بداتە منداڵ، ئەم دایکە لە خوڕایی نایداتە منداڵ. ئەو دایکە گونەحبارە، چاک بزانێ لە دیوانی خوادا هیچ شیرێ ناگەیەتە شیری ئەو دایکە. هەموو شیری بازار بکڕە ئیسفادەی ئەو شیرەی دایکەی نییەکەیدا. هەر دایکێک شیر نەداتە مناڵ هیچ سەبەبێک نەبێ، هۆکارێک نەبێ، واتە هۆکارێکی نەبێ و سەبەبێکی نەبێ، هەر لە خۆڕایی بێ، ئەو ئافرەتە چاک بزانێ گونەحبارە لە دیوانی خوا، مافێ لە مافەکانی ئەو منداڵی پێشێل کردووە لە دیوانی خوادا. ئەبێ وریابین ئیمانداران خۆشەویستان. پیاوان زۆر جار گلەیەکەن ئەجا فریای شیرەکەون بیۆمە بۆ ماڵ، سەرەکەی خێزان شیری هەیە نایداتە منداڵەکە. بۆ هۆکارش لەوێ جار نەبێ، بەڵام ئەگەر هۆکار بێ و گونەحبار نابێ. ئەبێ دایکان و خوشکانی بەڕێز ئەمە بزانن و پیاوەکانش ئاگاداریان بکەنەوە لەو شتانەی لەسەر مافی منداڵ ئەبێ هیچ پێشێل نەکرێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام خذ من مال ما يكفيك ولدك بالمعروف. واتە ببە بۆ ئەوەی چەنێ بەشتەکا لەو ماڵە. تەنانەت ئەبوو سفیان کە ڕەژیل بوو پیاوەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە لای وتی پێغەمبەری خوا پیاوەکەم زۆر ڕەزیلە، نەفەقی ماڵم نادا، چی بکەم؟ فەرمووی ئەتوانی بەشی ماڵەکەت لە پیاوەکەت دەرکەی و پرسی نەکەی نەفەقی مناڵ بدەی بۆی مناڵەکانت دڵیان ها بە چیوە. بەڵام ئەمە نەکەیتە حەجە بڵێ مامەساوەتی کێشەیە گەورە بنیتەوە لە ماڵە بەدزی پیاوەکەتەوە ژن بکەی شت بکەی پیاوەکەت نەزانێت دوای بڵێ لە شەرعا وتیان نا غەڵەت تێ نەگەی. ئەبێت تۆ بڵێ بە پیاوەکەت ئەو ئافرەتە بڵێ بە پیاوەکەی بڵێ ئەگەر ڕەزیل و بڵێ گونەحبارە بیاگەداری کاتەوە. ئەگەر بزانێ ئەبێتە سەبەب و هۆکارێکی گەورە ماڵەکەی تێکەچێ نابێت دەستبا بۆ ئەم خاڵە، نابێ ئیلا بەمەرجێ نەبێ، ئەبێ هەمووی ئاگادار کردبێتەوە کە سوکاری و پیاوەکەی و دوایەوە
ئەو حکومە تایبەتە ئەبێ ئینسانی ئیماندار بە تایبەتی ئافرەتان ئاگایان لێبێ. خاڵێکی تر ئیمانداران و خۆشەویستان لەوانەی کەوا مافە بەرامبەر بە منداڵ یەکسانی نێوانی منداڵەکان وریا بن باوکان و دایکان منداڵ فەرق مەکەن لە بینیانە هەمووی خوایدا چی کوڕ بێ چی کچ بێ. هەندێ پیاومان هەبێ لەوێ چارە بداتەیەکە ئەوە سیفاتی جاهیلیە بەرامبەر بە کچ. کوڕت بوو و کچت بوو هیچ فەرقی نییە لە ئاینی ئیسلامی پیرۆزی ئێمەدا. نێوانی کوڕەکان نابێ فەرقکەی، نێوانی کچەکان نابێ فەرقکەی. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام ئەمری پێکردووین اتقوا الله واعدلوا في ئەولادیکم، لە خوا بترسن. پێغەمبەری خوا فەرموویەتی و دادپەروەر بن لە نێوانی مناڵەکانتاندا. ئەمە پێغەمبەری خوا ئاماژەیە بۆ هەمومان دەیکا و فەرموویەتی هەر کەسێ عەدالەت نەبێ لە نێوانی منداڵەکانیدا لە قیامەتە خوای گەورە بە یەک لا حەشریەکە، بە یەک لەعین ڕوویەکی نییە، لایەکی نییە، چونکە لە دنیادا یەک ڕووی گرتووە ڕووەکەی تری نەگردووە. خاڵێکی ترمان ناوێکی شیرین و جوان، ناوی جوان بنن لە مناڵەکانتان. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسسەلام ئینەکم تەدعون بئەسمائیکم، لە قیامەتە بانگی دەکەن بەو ناوە شیرینە و بە ناو باوکە شیرینەکەیەوە بانگی دەکەن. و ئەسما و ئابائیکم فەئەحسینوا ئەسماءەکم، جوانترین ناو بنن لە مناڵەکانتان. ناوی بنە مانای بێ پەلەی لێ مەکە، با ناوێکی جوان شیرین، ناوێکی دینداری ئەوەی لە ئاینە هاتووە ئەگە دینداریش نانەی ناوێکی بنە قەینا سروشتی، بەڵام مانایەکی جوانی بێ، مانایەکی شیرینی بێ. ناوێکی کوڕ ئەنەی با کوڕ کەمێ زبری پێوە دیار بێ، ناوی کچ منە لە کوڕ. ئەمڕۆ هەمووی تێکەڵ بووە، کوڕ ئەبێ کەمێ ناوی زبر بێ، ناوی کچ با ناسک بێ، هەتا بکرێ با ناسک بێ، بە ئەندازەی خۆی داینە. ئەبێ وریابی لە ناوەکانە و پەلەی تیا مەکە لە ناو. پەلەی چیتە؟ یەک جا منداڵە دەبێ و یان چەند جارێ منداڵە بێ یەک جا ناوی دەنەی، خۆگەشت ڕۆژە نایگۆڕی. ناوێک بنە با مناڵەکە سبەینێ گەورە بوو ڕەحمەتت بۆ بنێرێ، نەڵێ ئەحمە چی ناوێکە نایەنتە منەوە، بێتە کێشە بێتە گرفت بۆ منداڵەکەت. نە وا مەکە وە پەلەیشی تیا مەکە. و خاڵێکی تر عەقیقە ئیمانداران لە ناو ئێمە کز بووە، گوێزەبانە وریابن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەتانەوێ ئەڵێ منداڵەکانتان شەیتان زەفەری پێ نەبا، عەقیقەی بۆ بکەن، خێری بۆ بکەن، حەیوانێکی بۆ سەر ببڕن، ڕەزیل مەبن. لە حەوت لە چواردە لە 21 سونەتە لەم سێ شوێنەدا، حەوت ڕۆژە، چواردە ڕۆژە، 21 ڕۆژە. ئەگەر نەتوانی ساڵ، ئەگەر نەتوانی هەتا لە دنیا مایتە باوکو دایکە لەسەرتە، ها لە کۆڵت نابێتەوە، گوێزەبانە لە کۆڵ تۆ نابێ. هەر باوکێ گوێزەبانەی نەکردو بۆ منداڵەکانی ئێستا مەوجودە با بزانێ قەرزارە، قەرزارە لای خوا قەرزارە، ئەبێ بیکەی بۆی. ئێستانا ساڵێکی تر، ساڵێکی تر، نا ساڵێکی تر. بەڵام ئەگەر هەتە ئەو سونەتە جێبەجێ بکە، لە چەنە لە حەوتە لە چواردە لە 21 جێبەجێی کرد. وتویانە کە بۆ کوڕ کە یەک بە دووە دانراوە، بەڵام لە هەندێ لای زانایان فەرمویان ئەگە ئینسانە ئیمکانێت چی نەبوو یەک بە یەک شەبێ، واتە بۆ کوڕەکە یەکێ بکا بۆ کچەکە. شەرت نییە تو دەنگێ گەورە بکڕی پارەیەکی زۆر بدەی، گرنگەوەی ناوی حیوانێک بێ 10 کیلۆ 15 کیلۆ بێ و بیکەیتە خێر. هەر کەس و کاری خۆت و ژنەکە بانکە زۆرش بانگ مەکە، 5 کەس لەی سەر 5 کەس لەو سەر نانێ بخۆن بە یەکە و باقیەکەیشی هەڵگرن دوای بۆ منداڵەکان بیخۆن. ئەمە سەدەقەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێ هاتە لای وتی پێغەمبەری خوا لە ماڵمان زۆر کێشە و گرفتەیە، مشکیلە هەیە، وتی بەیانی نانێ دروست کە دێین ماڵتان. ڕۆیەوە پیاوەکە وتی ژنەکە پێغەمبەری خوا وای فەرمووە صلی الله علیه وسلم ئەو کاتە بزان چی بۆ دروستیان کردووە. پێغەمبەری خوا بەیانی هات لەگەڵ ئەسحاب و یاوەرانە نانی خوارد لە ماڵیان، دەرچوو وتی ئەی پێغەمبەری خوا من پرسیارێکم لێ کردی جوابت نەداوە. وتی ئەوە تا ئێستا جوابتم داوە. میوان دعوت کە لەگەڵ میوانەکە هەرچی مشکیلە و هەرچی کێشە و گرفت هەیە، هەرچی ناخۆشی هەیە، هەرچی سحر و جادو و خراپە هەیە لە ماڵتا لەگەڵ میوانەکە دەڕوا، خوا بەرەکەتی میوانەکە دەیبا. ئێستا ئێمەوەمان لێ هاتووە ڕەزیلین، کەس دعوت ناکەین، بە شتێکی زۆر گەورەی دەزانین، چونکە یەخەمان داوە لە خۆمان زۆر جار ئەگەر بێت و لە ماڵشا. بۆیە پێغەمبەری خوا نەسیحەتی ئەم پیاوە بەڕێزەی کردووە بەم جوانەی فەرمووە. خاڵێکی ترەوە یاریکردن لەگەڵ مناڵە. هەندێ باوکەیە منداڵ ناوێرێ فسکە
لە ماڵە ناوێرە بجوولێتەوە نابێوا بن باوکان ئەبێ ئەوە ڕەفیق بن لەگە مناڵەکانتانە نەک باوک ڕەفیق یاری لەگەڵا بکەی و دڵی جارجار بچدە سەر دڵی ئەو چی ئاواتێکێ یاری لەگەڵا بکەی سوعبەت و گەمە و گاڵتەی لەگەڵا بکەیە منداڵە چی کوڕە چی کچە ئەبێ لەگەڵا بی ها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داتە کۆڵانێکە مناڵی خۆی نییە منداڵێ ئەبینێ ئەگیرێ تەیرێکی بچووکی داناوە گیرێ پێغەمبەری خوا لە پاڵێ دانیشێ وەک ئەو منداڵە کە ئەنەما ئەو حەزین دەبێ بانگ دەکات لە سەحابە هەمویان بێ سەرخۆشی لە منداڵە بکەن ئەم منداڵە چەنە پێی خۆشە ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نوێژا بووە وتویانە لە نوێژا بووە ڕۆژێ لە ڕۆژان پێغەمبەری خوا سەری بەردووە نەکرد زۆر ماوە کابرایە لە ناو سرەکانە سەری بەردووە کرد بزان پێغەمبەری خوا سەری بەردووە کردووە یان ناماوە یان نەماوە تەماشای کرد هەر لە سجوودا سەری داگرتەوە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی تەواو کرد وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا ئێستا ئێمە نوێژمان کردە لە پشتی تۆوە نەمان بینی ئەو نەبینی تۆ لە سوجدا ئایا وحی بۆ هات نیگای خوات بۆ هات ئەی پێغەمبەری خوا ئایا شتێک هاتووە تۆ ئەزانی و ئێمە نازانین وتی نەخێری شتی وان نییە شتی وان نهاتووە بەڵام حەسەن و حوسەین لەبان پشتم بوو حەزم نەکرد لێیان تێک دەموتم با گەمەکەی خۆیان تەواوکەن دوای گاڵتەکەی خۆیان یاریەکەی خۆیان با تەواوکەن دوای بێمەوە بگەڕێمەوە لە سوجدە کاستمەوە ئەها ئێمە منداڵێکە گە بداتە بەردەم نوێژەکانمانە لە ماڵدا چی پێ دەکەی چەند زلەی لێدەی چەندێ تووڕەبی لە دایکی چەندێ دووڕەبی لە براکانی بۆ وابینێمە بۆ نەجقڵدانمان تەنگ بێ ئەم منداڵەها دایکی ئیمانداران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خێزانیدا یاری دەکرد یاری چی ڕاڕاکردن لە گەنجەتی عایشە بردیوە لێی بەڵام لە پیریدا نەیتوانی بیواتۆ پێغەمبەری خوا بردیەوە لێ یەک بە یەک تعادولی کرد بڕۆن ژیانەمەی پێغەمبەر بخوێنەوە بزان چۆن بووە مەدرسەیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەنێ لطف و قسەی شیرینی لەگەڵ منداڵەکان کردووە بۆیە بە تایبەتی منداڵی خۆت ئەبێ زۆر لەگەڵیدا بۆی هەرچیا لە دڵیا پێشکەشی تۆ بکە خاڵێکی ترەوەیە تعلیم القورآن محمد النبي صلى الله عليه وسلم ومحبة آل بيته ومحبة ساميان التعليم القرآن العظيم أمسيانا بزور خوشويستكي لدليا يكميان خوشويستي پێغەمبەرەکەی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشەویستی ئالی بەیت ئێستێمالیات وازانی حەسەن و حوسەین و ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئالی بەیتی پێغەمبەر بێ وا دەزانیانی شیعەیە بۆنێ باسی ناکەین وازانین شیعەیە ئێمە وانییە ئەوە ئالی بەیتی پێغەمبەرە ئەبێ ئێمە بزانین ئەگەر ئەوان چەنێ بزانین ئێمە سێوە نێوان گەرێ بزانین چونکە پێغەمبەری خوا پێمان نەڵێ هەر کەسی ئالی بەیتی منی خۆش گەرەک بێ منی خۆشەوێ ئیماندارانی خۆشەویست ئەبێ بزانین ئەمەش پێمان ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ خاڵان ئەم سیانە ئەبێ لە حەدیسە مبارەکەکە هاتووە کۆتایی دێنم بەم قیسەیە کابرا هاتە لای ئیمامی عومەر وتی ئەی ئیمامی عومەر شکایەت مێ لە مناڵەکانم بە قسەم ناکەن ئیتر مناڵەکانی بان کرد و وتی ئەبێ بە قسەی باوکو دایکتان بکەن منداڵەکە هاتوتی ئەی ئیمامی عومەر ئەی خەلیفەی ئیمانداران تۆ وەڵێ بە قسەی باوکو دایکتان بکەن ئەها ئەم قسەیە منە وتارانەی دوای مافی دایک و باوکمدا چونکە گەنجەکان ئەم پرسیارەکەن لایەوە نایکەن بەس لای من دەیکەن ئەی مافی ئێمە چییە ڕاستەوخۆ کە تا کاتێ باسی مافی دایک و باوکەکەین گەنجەکان دێن ئەی مامۆستا مافی ئێمە چییە لەسەر باوک و دایکمان باس ئەمەشکە بۆمان پێغەمبەری خوا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وتی ئەوەیە دایکێکی باش و چاکت بۆ پەیدا بکە و پاشان چی بکە ناوێکی جوان و شیرینی بۆ بنێ و پاشان فێری کەلامەکەی خوا بکە ئەم منداڵەوتی ئەی ئیمامی عومەر ئەم سیانەیش کامێنە کردە باوکم داوای مافمش لێەکە وتی چۆن وتی دایکم ناوی ناوە قۆلانجە تقریبا ناویەوە هاتووە ناوی یعنی دایکێکی هێناوە لە عەرەبا بووە چەند ناوێک بووە وەختی خۆی ناوەکان ناوی حیواناتیان ناوە وتی ئەمە یەکەمیان دووەمیان وتی ئەی پێغەمبەری خوا ناوێکی جوانی نەناوە پێمەوە سێمیانش یەک حرفێ لە قورئان نازانم ئیمامی عومەر بانی کرد وتی بێت تۆ داوای مافەکەی لە منداڵەکە تۆ هیچت نەکردووە بۆ منداڵەکە مافی چی داوا دەکەی لێی
ئەمەتا ئەبێ ئینسانی ماندار ئەم مافانە چەند مافێ بوو لە خزمەتی جەنابتاندا بتوانین بە گوێرەی توانای ئینشاءڵڵا باوکان و دایکانی بەڕێز و خۆشەویست تاکیدمی زۆری نەمان ئەنجاممانداوە بەڵام باشتر و جوانتر و چاکتر بۆی منداڵەکانمان زیاتر ساڵح بن بە قسەمان بکەن و لە قسەمان دەرنەچن خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە.